لە بیرەوەری 29 ساڵەی کارەساتی ئەنفالدا مەراسیمێک لە ناوچەی تۆپزاوای باشووری کەرکووک بەڕێوە چوو. لە مەراسیمەکەدا تاجەگوڵینەی وەفاداری لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی شاری کەرکووک لەسەر مۆنومێنتی ئەنفال لە تۆپزاوای باشووری کەرکووک دانرا. دیارە ئەم چالاکی ئەمڕۆ لە شاری کەرکووکە بەڕێمان کردووە یەکێکە لە چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی شەهیدانی کەرکووک بۆ خانەوادی سەربەرزی ئەنفالکراوان. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدان کە ئاگادار کراینێتەوە کە ئێمە بەڕەسمی لە یادی پرۆسەی ئەنفالە یەک یادێکی ڕسمی ئەکرێتەوە لە هەموو کوردستانە. دابش کراوەتە سەر 3 شار پار لە چەمچەماڵ کردمان ئەمساڵ لە کەلار. کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان هیوایان خواست ساڵانە یادی ئەنفال بکرێتەوە و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش قەربووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفال بکاتەوە. ئەنفال بۆ قڕکردن و بۆ سڕینەوەی ناسنامەی کورد بوو. ئەنفال بە 8 قۆناغ دەستی پێکرد بە پلانێکی پێشوەخت و ئامادەکرا و بە 8 قۆناغی ئەنفال سەرجەم گوندەکانی کوردستان لەگەڵ خاکدا یەکسان کرا. وەک شاد حالە 29 ساڵ پێ ئێستا ئێمە لە چوارێ چوای گیرانی هەم هەرومانێنە ئەیرامە قەلای ئەنفال بۆچ ئەنفالێ باتە لە کوردستان لێرە جیاکراوە بۆ زنگە چاکردن چارەنووسی لێرە یەکلایکراوە یان بۆ سجن بوویان بۆ لە زنگە چاکردن بوو. ئێمە کاورمانێنە ئەیرانە لە قاوشەکان گشتمان بەیەکەوە بین. یەکەم شەونا دووەم شەو عەلی حەسەن مەجدوان هاتن مناڵیان بەجیا کردەوە. من نیزام برام و پرشن خۆشکم بەدەستمەوە بوون. مناڵەکانیان کردە قاوشێ و کچعازەوەکان هەنێکیان هەنێکیان کردە قاوشەکانەوە پیرێژن بەجیا ئەختیار بەجیا زەلا باوکمان بەجیا و ئەتە و زەلامەکان بەجیا بوو. قەرارەکەەوە بەجیا زنگە چاکردن. دوایە سەعات 5 بەیانی ئێمەیان هەوردە بۆ لای دایکمان کاتی ڕۆژی نەبابامەوە نەمیگو نە باوک کەس نەماوە. من تاقانێکی ئەنفالم ئێمڕۆ هاتوومە بۆ ئەو جێیکەوە دایک و باوک و خوشک و براکانم ئەلێرەوە لە یەکجیابرانە و بەرەو مەرگ بردران. بەڕاستی ئازاری تاقانە هەر لە دڵی ئەو کەسانەیەیان ئازاری کە سوکاری ئەنفال هەر لە دڵی ئەو کەسانەیە کە ئەنفالیان هەیە. من وەکو خاوەنی 8 ئەنفال کە باوکم و براکانم کە چواردەی پڕ دڵم دەبێت لە برین. هەموو ساڵێ یادەکان دەکرێتەوە بەس فرمێسک ڕێژە بۆ ئێمە. ئەمڕۆ لە کەرکووک لە مۆنومێتی تۆپزاوە ئێمە یادی 29 ساڵیادی ئەنفالەکەینەوە. تۆپزاوا وێزگەیەکی سەرەکی بوو کە ڕژێمی بەعس ئەنفالکراوانی لەم سەربازگەیەدا جیا کردەوە و لەو سەربازگەیەدا لە ساڵی 1970 ژمارەیەکی زۆری ژن و مناڵ بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستدا. لە ئێستاشدا خواستی کە سوکاری ئەنفالە لەو سەربازگەیەدا مۆزەخانەیەک بۆ کەلوپەلی ئەنفالکراوان بکاتەوە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، باشووری کەرکووک.